لارەکانی هەفتەی پێنجەمی خولی نایبی کوردستان لە پیرمان پێشمەرگەی هەولێر میوانداری شەقڵاوەی کرد. شەقڵاوە لە سەرەتای یاریەکە فشاری خستە سەر گۆڵی خاوەن ماڵ بە مەبەستی گۆڵێکی خێرا و ڕزگاربوون لە شکستەکان. بەڵام دلێر حاتەم ئازایانە بەرامبەر هێرشەکان وەستایەوە. پێشمەرگە هەنگاو بە هەنگاو باڵا دەستی خۆی بەسەر یاریەکە دەسەپان. دانا عوسمان نزیک بوو لە گۆڕینی ئەنجامەکە، بەڵام ستون ڕێگەی نەدا. فەرهەنگ وریا پێداگر بوو لەسەر گۆڵی پێشکەوتن بۆ پێشمەرگەی هەولێر و لە خولەکی چوریەک تۆماری کرد. لانیوەی دوم پێشمەرگەی هەولێر باشتر دەرکەوتەوە و لە خولەکی 56 دانا عوسمان گۆڵی دومیشی بۆ پێشمەرگە زیاد کرد. شەقڵاوە هەوڵەکانی بۆ دەربازبوون بوو لە بارودۆخە خراپەکەی گۆڕینی ئەنجامەکە. هەوڵەکانی شەرمنانە بوو بۆ تۆمارکردنی گۆڵ. یاریەکە بە 2 گۆڵی بێوەڵام باسوودی پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ بە کۆتا هات. سرەتا سپاس بخوا توانیمەین ئەوەی کاپتن یعنی بە یاریزانەکانی گوت تەکتیک و ئەوکانمان ینی 100% توانیمان تەدبیرکەین. دەبا بە فارق گۆڵی ینی بەلایکەمی 4 بە هیچمان بردووە، بەڵام سپاس بخوا 2 بە هیچ هەر باشە. ئیشەڵڵا ینی زیاتر احتیمال بۆی دەین بۆی بینە ڕێز پێشەوە. ئەوە چارەمی یاریە ینی بەڕاستی گۆل ینی ئەمە مشکلێمەوە گۆلە. ئەوەش لەسەر ئیشێ چێ دەبی ڕاهێنێت ئیش لەسەر ئەوە شتەی بکات ئایا بەهاتنی هێرشبەرێک یان شێوازەکەی بگۆڕی، شێواز یاریکردنەکەیمە بگۆڕی. ئەمە شێوازەکەمان بەڕاستی زیاتر هەستەکەم بە بەرگری یاریەکەن، یعنی 4-5 یاریەکەن بەڕاستی دەبی ڕاهێنەر ئەو شێوازەی بگۆڕیت. بەمەنجامە پێشمەرگەی هەولێر گەڕایەوە سەر ڕێزکەی سەرکەوتنەکان و بە 10 خاڵ هاتە خانەی سێم. شەقڵاوەش تووشی 4ەم شکستی 1 بە 2 کات و بە 3 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی 15 و پێش کۆتایی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.